بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان يسبح لله ما في السماوات وما في الأرض الملك القدوس العزيز الحكيم هرچی لآسمانەکان و هەرچی لە زەویدا هەیە تەسبیحات و ستایشی خدا دەکەن ئەو خدایەی کە پادشایە و شاهی شاهانە پاک و بێگەرد و پوختە باڵادەست و دانایە. هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. هەرەو زاتێ لەناو خەڵکێکی نەخوێندەواردا پێغەمبەرێکی لە خۆیان ڕەوانە کرد ئاەتەکانی قورئانەکەی ئەویان بەسەردا دەخوێنێتەوە و دڵ و دەروون و ڕواڵەت و ئاشکرا و نادیاریان پوختە دەکات فێری قورئان و دانایی و شەریعەتیان دەکات. بەڕاستی ئەوانە پێشتر لە گومڕایی و سەر لێ شێواویەکی ئاشکرادا گیریان خواردبوو. وآخرين منهم لما يلحقوا بهم وهو العزيز الحكيم. لآیندەدا خەڵکی تریش دێن موسڵمان دەبن لەگەل و میلەتان پەیوەست دەبن بەمانەوە بێگومانە و زاتە باڵادەست و دانا و کار دروستە. ذلك فضل الله يؤتيه من يشاء والله ذو الفضل العظيم. ئەوە ڕێز و بەهرەیەکی خوداییە دەیبەخشێت بەو کەسەی کە خوددا خۆی ئارەزووی بکات و شایستە بێت. خوداش خاوەنی بەخشش و بەهرەی گەورە و بێسنوورە. مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا بئس مثل القوم الذين كذبوا بآيات الله والله لا يهدي القوم الظالمين. وێنەی ئەوانەی کە تەوراتیان درا بەسەردا تا پەیڕەوی بکەن پاشان هەڵیان نەگرت و پەیڕەویان نەکرد وەک گوێ درێژێک وایە کە بارە کتێبێکی هەڵگرت بێت. ئای کە چەندە ناشرینە وێنە و نمونەی ئەوانەی کە ئاەتەکانی خودایان بە درۆزانیوە و بڕوایان پێی نەبوو. بێگومان خوددا هدایەت و ڕێنمووی ستەمکاران ناکات. قل يا أيها الذين هادوا إن زعمتم أنكم أولياء لله من دون الناس فتمنوا الموت إن كنتم صادقين. أي پیغمبر پیان بڵێ ئەی ئەوانەی لەسەر دینی جوولەکەن ئەگەر ئێوە بڕواتان وایە کە بەڕاستی ئێوە دۆست و لایەنگری خوددان جگەل لە خەڵکی تر کەواتە داوای مردن بکەن و ئاواتی مەرگ بخوازن تا لە ژیانی پڕمەینەتی دنیادا ڕزگارتان ببێت و بە بەهەشت و دیداری پەروەردگار شاد ببن. ولا يتمنونه أبدا بما قدمت أيديهم والله عليم بالظالمين. کەچیەوانە هەرگیز و هەرگیز ئاواتی وا ناخوازن و مردن داوا ناکەن چونکە خۆیان دەزانن چیان دەست پێشکەری کردووە. خوداش زانایە بەکار و کردەوەی ستەمکاران. قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم ثم تردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. أي پیغمبر پیان بڵێ بەڕاستی ئەو مردنەی کە ڕادەکەن لە دەستی هەر یەخەتان پێدەگرێت لەوە دواش دەگەڕێنرێنەوە بۆ لای کەسێک کە زانایە بەنهێنی و ئاشکرا ئەوسا ئاگادارتان دەکات بەوەی کە دەتان کرد. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع
ذلكم خير لكم إن كنتم تعلمون أي أواني باورتان هناوا كاتێک کە بانگ درا بۆ نوێژ لە ڕۆژی هەینیدا ئێوە بەپەلە بچن بەدەم یادی خودداوە و واز لە کڕین و فرۆشتن بهێنن چونکە ئەو کارەتان چاکترە بۆتان ئەگەر بزان و تێبگەن. فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. جاکاتێک نوێژ تەواو بوو ئەوە بڵاو ببنەوە بە زەویدا و بەتەمای بەخششی خوددا هەوڵ و کۆشش بدەن یادی خوددا زۆر بکەن لە هەموو چالاکیەکانی ژیاندا با ناوی ئەو زاتە لەسەر زار و لەناو دڵتاندا بێت بۆ ئەوەی سەرفرازی هەمیشەیی بەدەست بهێنن. وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها وتركوك قائما قل ما عند الله خير من اللهو ومن التجارة والله خير الرازقين. پاشان خدا گلەی لە زۆربەی ئیمانداران دەکات ئەوانەی کە قافلەی بازرگانیان بینی دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلمیان چۆڵ کرد. کاتێک بازرگانیەک یان یاری و گەمەیەک ببینن ئەوە دەچن بەدەمیەوە تۆش بەجێ دێڵن لە کاتێکدا تۆ وەستاوی بە پێوە وتار دەخوێنیتەوە پێیان بڵێ ئەو پاداشت و بەشەی کە لای خوددایە بۆ ئیمانداران چاکترە لەو یاری و گەمە و بازرگانیە خودداش چاکترین ڕۆزی بەخشە بەسەرجەم خەڵکی.